خوشم جهکی شر بچن جهکی دن یک و شر لیتنه آرامی لی هیا خوشی لی هیا کردی ملوی داری هفت بینن آلمانیا لآلمانیا یک جکوینترین رکستنا جواکا سویل و داری هیا کنسرت که جبو 30 سالی خواه پیشکشت که ناوی جواکا کرد زیگبورگ بونه که بناوی کردیشا گیماینده تیناس کرن و پیوندین وین راست راستی لگل پارلمان آلمانی لگل حکومت آلمانی و گلک پارلمانتر و پارتین دنین آلمانیا هنه یک جلوبین هری خورد یا کردانه لوی ولاتی 30 سالن به وستابون کار دکه ادی 30 سالی خوشی پیروز دکه جواکا کرد به وی مناسبته کنسرت که پیشکش دکه ده کنسرت ده جروج آوای کردستانی و بشین دن ین کردستانی هنرمند بشدار دبن افجیش باکوری کردستانی گانیناره بخوا خلکی وانه کنسرت روژا 15 و مهیت پیشکش کرن ایرو آمده کارین کنسرت هنه رودا اوجی سپونسری مدیایی یا وی کنسرت دکه کتی ده 12 هنرمندین 4 پرچه این کردستان بشدار دبن برای استرانا کلش و نوبدارو دهات گوتن استرانا که عالی سرحده استرانا که گلکی ناسکریه بچم جه آمده کارین وی کنسرته پیانیرا ما آلا شالیل گلمنش باجار سیگبورگ آلا به خیر هاتی آمده کاری چنه چه هیا چتنه الجمده شتزورم بخیر سلاوت لبه بالای استالا وكو خد عباشت بيرا لا شاري بالي من إسا زيجن إما لا زيجن بونين ليرا هنرمنداني هم هون مدا پروفا دکن وکو خودت یادی 30 ساله جواکی کردی لآلمانیا روشی شما عملی رخو اما دکارگان همی کراوا لحالی کی زور گورا لپیشا رو رسمی کی بیانی کی رو رسمی کی برای وده چه سیاست منداران و کسانی نوداری آلمانی بانگش کراون پاشان کنسرتی کی گورا با او یاد آماده کراو که 12 هنرمندی کرد لوی بجدار دبن استا اوینا ولاد لێرە پرۆڤەی خۆی دەکا ئەوانی دیکە پرۆڤەی خۆیانیان کردو هەموو ئامادەکاریەکان کراوە با بە کورتی باسی جواکی کوردی لە ئەڵمانیا بکەم کوری شەگەمانی شافغاین زیک بۆن یەکەم ڕێکخراوە کە 30 ساڵ لەمەوبەر لەم ناوچەیە دامەزراوە بە فەرمی یەکەم جار دڵ بەخۆنەوەی سەرنجڕاکێشە کورد لەو کاتەدا زەحمەت بوو ڕێکخراوی هەبێ کاتێ ئەمان ئەم ڕێکخراوەیان دامەزان بەبەستیان ئامانجان ئەو بەستیان ئەو بوو کە ناسنامەی کورد و کولتور و زمانی کوردی لە ناو نەچێت و هەروەها ڕەوەندی کورد شوێنێکیان هەبێ کە بتوان بۆنە کوردەکان یاد بکەنەوە کە بتوان و ئاڵوگۆڕی کولتوری خۆیان زمانی خۆیان مێژووی خۆیان لەبیر نەکەن لەماوەی ئەم 30 ساڵەیە جواکی کوردی خزمەتێکی زۆری ڕەوەندی کوردی کردووە بۆیە و لەسەر ئاستی سیاسەتی ئەڵمان لەگەڵ ئاستی سیاسەتی باڵای ئەڵمانیا کۆنتاکتێکی باشیان هەیە خزمەتێکی زۆریان کردووە بە کورد لە ئەڵمانیا بە ناساندنی کورد و هەم هاوکاری ڕەوەندی کوردیشان کردە لە ئەڵمانیا لە هەردوو لاوە ئەمان خزمەتێکی زۆریان کردووە بۆیە یادی 30 ساڵەی زۆر بە گەورەی بۆ دەکرێت ڕۆژی شەمەوە ئاماژم بدا من هەچمە لای هونەرمەند ئەڤینا وڵات ئەو یەکێکە لەو 12 هونەرمەندەی کە ڕۆژی شەمە لە کۆنسرتەکە ئامادە دەبێت با بچمە لای ئەڤین خان دەستت خۆش بێت ئەڤینە خان بەڕێستان ڕۆژی شەمە لە کۆنسرتەکە لەگەڵ 11 هونەرمەندی دیکە بەشدار دەبن بۆ ئێوە هەستی تۆ چۆنەکە لە بۆنەیەکی وا کە جواکی کوردی خزمەتێکی زۆری کوردی کرۆ 30 ساڵە
لە ئەڵمانیا دامەزرا و یادی دەکرێتەوە تۆ یەکێک لەو هونەرمەندانی کە بەشداری قسەی تۆ چییە بۆ بەشداربوونت لەو بۆنێدا gelek spas bû hatina roda û li derê û ez nizanim yani hestekî nayê ziman hestekî bi rastî nikarim bînim ziman navbera Ewqas hunermendê mezin da ez hîrû di navan de stranê bêjim û ji bo civaka Kurdî li rayên Zîkkreis Zîkpark ku Ewqas xizmeta gelê Kurd kir li derê ev 6 salin xizmeta milletê Kurd dike xizmeta însanê muhtaj dike xizmeta min bixwe şexsê min gelekî kiriye ez îro dendarê vê civaka Kurd li Zîkparkê me ez dixwazim deynekî biçûk bidim wana ji ber ku ev civak ev Kurdî şi gumayên şeft gelekî xizmetekî mezin ji bo Kurda dike û hîn jî dike ez serkeftinê ji wê re dixwazim gelekî temenekî dirêj û ne tenê 6 sal 7 sal din jî bijî navê wê hîn û hîn bilind bibe زۆر سپاس ئەڤین خان چ سترانێکت ئامادە کردووەوە من ئێستا گەم لێ لە پرۆڤەکەیە باسی سترانی ئەفرینت پرۆڤە دەکرد ئەفرین بۆ تۆ چەنێ ئەفرین لای هەمومان خۆشەویستە بەڵام تۆ ئێستا سترانی بۆ دەبێژیت بۆمان باسکە چیت ئامادە کردەوە ئەفرین بۆ تۆ ئەتوانیت چیت هەیە بۆ ئەفرین تا گوت ئەفرین ez nikarim xeber bidim hesterê min tên ji ber ku erê 30 saliya Kurdî guman şefte bi vê gropa gelekî xweşik re bi me re amade kirine ji ber ku Efrîn hîn jî êşa min e hîn jî milletê Efrîn digirî şûna hesterê wan bûne xwîn ez dixwazim stranekî ser Efrînê diyarî gelê Efrîn bikim stranî Efrîna xwe diyarî Efrîna xwe birîndar bikim ku belkî ez karibim hinekî êşa wê sivik bikim êş sivik nabêlê dibîra min daye ji ber ku ez tenê Efrîn dibîra min daye ئەڤین خان تۆ لە خۆپشاندانەکان بۆ شاری ئەفرین هەمیشە ستراندتووە بۆ ئەفرین تۆ دڵت لای ئەفرینەوەکە خۆت ئاماژت پێدا باسی بارودۆخی ئێستای ئەفرینمان بۆ بکە ڕەوشی ئەفرین ئێستا چۆنە روش عفرین هر کدی شی خراب تبه یعنی آن دبیجن مثلا گروپ جدار کتنه بس گروپ در نکتنه گروپ بدزی خلک دکجه یعنی عفرین هدی دمره یعنی مرن چی دبیجن مرن هدیه روش عفرین گلکی خراب ملت گلکی پریشانه داره ویدشن عرض ویدشن ناموس دشه همه تشت البرلنگایا یعنی ام گلک پیشاندان مکرین گلکی ام دلی مدایا لما خابن تشتک نای یعنی اف به دنگیا کو اروپا و هر کسی دنگی خسر عفرین گرتی و شعبی خو گرتنا از براستي نظام مسجد بيجم دلي ملجم عفرينا افسي صار نج عفرين دركاتما ليه دلي مهين لعفرينا والقل ملاتي عفرينا سلام جفر حطاني ورج ملاتي عفرينا بدلو جان ام هين لعفرينا انا دكاري من خاصة موزيك دنگي موزيك قالك خوش تبي قمان عفرين ايشا مع حمويانا من غانينار لو درديت انا نزانم غانينار نزيكي تايا دوري تايا اگر تبكاري بي غانينار جيج مرة پیش یعنی بکی میوانه ما چند پرسین خوش بله باشه سر بله سرچا باشه بس سرچا دل بخن گلک سپاس جبو اوینا ولات جبرکو اوینا ولات مخاجی برستان بینی ارو دل بخن زور سپاس به برستان بین خان سپاس به بله او دل بخن سلاو ریزی هیا بو برستان دخوازت امش چند پرسیاری آراستی برستان بکن باسی ئامادەکاریەکانمان لەسەرتا بۆ بکەن چەندێ خۆتان ئامادەکرۆ بۆ ڕۆژی شەممە من دەگرم باش یەکەمین جار ez bêjim ez spas dikim ji bo Rûdaw TV ji bo zehmetekî mezin kedek mezin û navweşanê dikin em gelek spas dikin em hez dikin mizgîniyekê bidin gelê xwe ji her çar parçeyê Kurdistanê hemû Kurdistanî di vê çalakiyê di vê şevê de wê hazir bin hemû amadekariyê me temamin gelek kes ji gelek mustevayên hikûmetê dewletê megazî kiriye wê beşdar bibin em jî di vê beşdarbûna wan êş û azarê Kurda em ê ji wan re bînin ziman ji ber ku ev 30 sal e ev saziya Kurdî Şêgeman şaft civaka Kurdî ya ranziyek bonê bi vî rengê xebat dike pîrozkirina 30 saliya Kurdî Şêgeman şaft me hez kir em bi bernameyekî gelekî xweş profesyonel mezin sibê pîroz bikin gaza min hemû Kurdistanî hemû ji beşê Kurdistanê em li benda her kesî ne herkes bila keremke were gelek hunermendê ve yê navdeng hene gelek ezîz
دنگ خوش هنه وکی ماموستا نظام الدین آریج ماموستا خیر و عباس زیلان نار و گودار کر ابینا ولاد زینل آبا و پروین چاکار و اوپرا ببیجه و عروسا هنرمندین دجی ام لبندینه بشبکه گلک خوش خورد درباز ببه ام سپاس دکن جبو کردش اگمان شافت جبرکو خواته که پیروز کریه 30 سالی ایرو اینویا به مرحله ام حز دکن بکدا ملت ما بکدا گلمه ام وی 30 سالی هین پیشتا ببن از هویدارم گلک نا جدل ما اوته ولات کی آزاد سر بخدا ایجا ام وانتشتا پیروز بکن راستی حسرت آمیه ام همو گلی کردستانی هر چهار پرچه ام سلاو دکن سلاو مهی و بردوان بکن دشوه دا ام تم بحثا وانتشتا بکن ام مساج گلی کرد ام جبو آلمانا جی ببیجن از هویدارم و تشتکی گلکی باش چه به زۆر سپاس دەستان خۆش بێ دڵبەخن بێگومان شتێکی باشتە بێت چونکە زۆر بە جوانی خۆیان ئامادە کردو پرۆفیشنال ڕکلامیان بۆ کردو ڕوودا و سپۆنسەری میدیایی دەکات مدید ئاڵا کێفخۆش بووم بە سەدان کەسایەتی ناوداری ئەڵمانیان بەڵێ بانگێش کردو گلکی سپاس ئاڵا کێفە ماهات بڕاستی مدید کە تەندروستیە گانینارژی لەجێ کێفخۆش دەبم تورا مدیا روداوی سپانسریا ویدکه حوالین مجیل ورسلاف بکه بر پرسه میل اوروپا صابر برواری و کامرمان تی زیرک شوان برواری سلاف دکم و دست تساغ و سپاس بوان هنرمندان سپاس بو وجی تماشاوان هیجا